خۆشەویستان لەم هەفتەیە باس چەند بەرهەمێکی ناوازە دەکەم لە ئاری گەیمینگ بەردەستە بۆ نمونە هێدفۆنێکی ناوازەی ستیل سیریس بە ناوی year of the dragon ساڵی دراگنەکە ساڵی ئەژدیهەیەکە کە بە ڕەنگێکی سووری ناوازە بە لۆگویەکی ئەژدیها و بێگومان مارکەی ستیل سیریسە کەەوە هەم لە گوێکردنی خۆشە نەرمە و هەم کوواڵەتی بەرزە بەو کەسان دەیانێت بە کوواڵەتێکی ناوازە یاری بکەن لەسەر کۆنسۆڵ یاخود پیسی یاخود کار بکەن یان هێدفۆنێکی ناوازیان لە ماڵەوە هەبێ شتێکی زۆر ناوازەیە بە تایبەتی بەرەمەکانی ستیل سیریس جگە لە هێدفۆن کیبۆردێکی ناوازەشیان هەیە بە ناوی Apex 9 mini کەوا کیبۆردێکی ئۆپتیکەڵە و دوگمەکانی ناوازەیە ڕنگ بە ئارەزی خۆ دەتوانی بگۆڕی قەبارەی زۆر زەبەلاح نییە قەبارەیەکی بچوکی هەیە بە تایبەتی بۆ کەسانی یاری FPS-ەکان دەکەندیانێت کیبۆردەکە لە قەبارەی دەستیان زۆر گەورەتر نەبی نرخیشی زۆر باشە لە چاوەیەوە براندێکی زۆر ناوازەیە و تەنیا ئەو بەرهەمانە لە ئاری گەیمینگ بەدەست دەکەوێت جگە لە ستیل سیریس دوو هێدفۆنی دیکەی پریمیەم و ناوازیان هەیە لە بۆ کۆنسۆڵ و پیسی ئەویش ئاسترۆ گەیمینگ A40 لەگەڵ A50 هەردووچیان ناوازن هەردووچیان دوو هێدسێتی زەبەلاحن شازن بەو کەسانی حەزیان لە هێدفۆنی گەورەیە حەزیان لێ درایڤەرێکی لەگەڵ بێ دەستکاری درایڤەرەکە بکەیت دەنگ زیاد و کەم بکە و لەگەڵە بەش مایکرۆفۆنەکەشی کوواڵەتی زۆر بەرز بێ میکس ئامپەکەی لەگەڵ بێ بە ڕەنجی ڕەش و سپی بەردەستە زۆر ناوازن هەردووچیان لەگەڵ تاوای کۆنسۆڵەکان و پیسیش کار دەکەن جگە لەم بەرهەمانە و زیاتریش هەموو بابەتێکی ڤیدیۆ گەیم لە ئاری گەیمینگ دەست دەکەوێت سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیریە گەیمەرانی کوردستان بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی 01 ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەی ژمارە 220 بێکەوەین 220 هەفتەیە بێکەوە زانیاری دەگۆڕینەوە ئەمڕۆم جگە لەوەی کەوە بابەتی زۆرمان هەیە و ئەمڕۆ باسی کۆنسۆڵێک دەکەم کەوا لەوانەیە نرخەکەی لەسەر $1000 بی ناچاریشم بەدەستی بخەم لەبەرەوەی دەمەوێت لە باگراوەندەکەم هەبی دەستکەوتنیشی یاسان نابی ئەڵلقەیەکی پرزانیاریەت کا دەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەن سەرەتاش بگومان گەورەترینە یاریانەی کە لەم هەفتەیە بڵاو کرانەوە و بڵاو دەکرێنەوە بەڕاستی هەفتەیەکی زۆر یاریە بەڕاستی زۆربەی نمرەکانی زۆر باشن با گەورەترین یاریە هەفتەیە دەست پێکەم کە ئێستا بەردەستم یارێکی نوێی کاپکۆمە لەوانێ مارکتینگ لە بۆی کەم بێ ڕکلامێکی کەمیان بۆ کردو بەڵام یارێکی گەورە و ناوازەیە ئەوش یاری یەکەم یاری دێت ڕایزینگە بە شێوەی دیلەکس ڕیماستەر دووبارە بڵاو دەکرێتەوە یاریەکە دووبارە ڕیماستەر کراوەتەوە بە گرافیکی نوێ بە تەکتیکی نوێ بە میکانیکی نوێ بە کۆنترۆل شێوازی کۆنترۆلەری نوێ توانی یاریەکە بکەیت نمرەی 83 هەیە بەدەستێناوە بەگشتی زۆرینی هەر زۆری گەیمەران بەدڵنیانە و تاکە ڕەخنە لە جیرابی لە ڤێرژنی ئەکسبۆکسەکەی تۆزێک نمرەی کەمتر پێدراوە بەڵام ئەوش لەوانە چێژی تەکنیکی بیتسابی لەسەر پلەیستیشن 5 83 بەدەستێناوە لەسەر پیسی 78 لەسەر ئەکسبۆکس سیریس X 74 بەدەستێناوە یاریشی دیکە لە مەفتەیە بەردەست دەبێ یاری فرۆستپانک 2 پیسی بەردەستە بە نمرەی 86 بەشی یەکەمی فرۆستپانک یاریشی سیدی بڵدینگە دروستکردنی جیهانە دروستکردنی شارە بەڵام لەناو چیرۆکێکی سەرنجاچەش واتە سینگل پلەیرە وان دروستکردنی جیهانە جیهان تەواوتێک چووە تەنیا بەستەڵەکە لەناو بەستەڵەکە تۆ دەبێت شارێکی نوێ دروست بکەیت گەرمی دابین بکەی نەخۆشخانەیان بۆ دابین بکەی و خەڵکەکە دەستنە دەرەوە کەرستەی خاو کۆ دەکەنەوە خۆراک کۆ دەکەنەوە دەبێت ئاگداریان بی نەخۆش دەکەون کرێکار دەبێت بەشی یەکەمی زۆر سەرکەوتو بوو بەشی دومیشی دەڵێن زیاتر جیهانەکە بیریان لەوە کردو جیهانەکە زوفراوام بکەی لەوەی کەوە زۆر خەریکی هەندێک لە میکانیزمی استراتیژی بکەیتەوە و زیاتر کرد یاریکراوتە گران استراتیژیی گەورەتر و دڵخۆشم بۆ کەسانی کە حەز لە یاری استراتیژیەکان و ستی بڵدینگەکان دەکەن بە چیرۆکێکی ناوازە ئێستا یاریە بەردەستە و یاریشی نوێشمان هەیە بچووکە بەڵام بەناوی UFO 50 لەسەر پیسی بڵاوکرا بە نمرەی 91 خەڵکێکی یەکجار زۆڵەم یاریە بەدڵە من نەم کردووە و ناشزانم چیە بەس نمرەیەکی باشی بەدەستناوتم بۆ کەسانی حەزان لە یاری ئیندیە سەردانێکی ئەو یاریش بکەن و یاری دە پلەنکی سکوایر لە مەفتەیە بەردەست بوو لە ڕێگەی پلەسیش بەردەستکرا لە ڕۆژی یەکەم بڵاوکرایەوە بەگشتی نمرەی 84 ناوە هەموو لە یەک بەدڵیتین دەڵێن یاریشی قنجیلانەی جوانم خۆشم تاقیکەیتەوە دەڵێن دەشتی ئەندێک لە مەرحلەکان دووبارە بوونەوەی پێ دیارە بەڵام یاریەکە شایان تاقیکردنەوەیە لە مەفتەیەش تاوەکو هەنی داهاتوو تاوەکو ئەڵلقەی داهاتوو تۆمار دەکەم چەندین یاری دیکەش بڵاو دەکرێنەوە نتیندە سویچ یاریی نوێی خۆیان بە ناوی The Legend of Zelda Echoes of Wisdom بڵاو دەکەنەوە نرخی یاریەکە $6 یاریی تەواوە یاریی نوێی زێلدایە ئەمجارە بە کارکتەری زێلدا یاری دەکەی نەک لینک بۆتە زێلدایە بە زێلدا یاری دەکەی کە ژمارە و یاریانە زۆر کەمن کە زێلدابی و بە زێلدا یاری کە زەوێ بە لینک یاری دەکەی بەڵام ئەمیان بە زێلدا یاری دەکەی یاریی بچوکی سەرنجاچێش دیارە بزانین نمرەکانی چۆن دەبێت لە هەفتەی داهاتوو و یاریی کۆنی میکی ماوس دووبارە بڵاو دەکرێتەوە بە ناوی دیزنی ئەپێک میکی ریبرشت کە
یاریەکە کاتی خۆی پێمابی زۆر زۆر بنا بانگ بوو تۆ وەکو میکی ماوز پلتفۆرمەرە لە هەما کاتدا تۆ دەبێ جیهانەکە دووبارە ڕەنکی تۆشتش لە بابەتانێ پێمابی من بەتەمانی مەیارێکە بکڕم بەڵامەگە بێتە سە پلس و گەیم پاسی سەڵسە تاقی دەکەم وار لە مەفتەیەش یاریشی نوێی ئەکسبۆکس لەسەر پیسی بەردەستدەی بەناوی ئارا هیستری ئەنتۆلد پێما بێتە سەر کۆنسڵیش بەڵام جارێنە بەڵام جارتنیان لەسەر پیسی بەردەست دەبی یارەکی مێژووی گران استراتیژی گەورە و زەبەلا ها دروستکردنی جیهانە داگیرکردنی خاچی نوێ و لەو تەرتیبات توشتانە وا بێگومان گەورەترین یاریش کە لاوتی داهات و بەردەست دەبی یاری نوێیەکەی فیفایە یاخود FC25 بڵاو دەکرێتەوە ئێستا بۆ کەسانی ئۆڵتیمەت ئیدیشنیان کڕی و ئێستا دەتوانن یاریەکە تاقیکەنەوە بۆ کەسانەشی کە بە ڤێژنی ئاسایی دەکڕن لە هەفتەی داهات و بەردەست دەبی یاریەکە بەناوی سپۆرتس FC25 زۆر گۆڕانکاری گەورەی تێدا کردووە بێگومان ئارسەن هەندێک دەڵێن گۆڕانکاری گەورەکان زۆر گەورە نین هەندێک دەڵێن گەورن بەڕاستی چاوەڕێی ژمارەکانم زانلاوتیدا چی دەبی تاوەکو لەسەر سیستیمی مۆسلی نێگەتیڤە واتە بەدڵیان نەبووە بەڵام ئیدی یارێکی نوێی وەرزشی فیفا ئەم ساڵێ بەزمەت ڕوودەدا ئەم ساڵی خەڵک سەرتا بەدڵینیە دوای دەڵێن شازە دوای لەبیر دەکرێت دوای چاوەڕێی بەشش وەکو کاڵاوتیتیە فیفاە قەت ناگۆڕدرێم هەر هەمان هەواداری خۆشی هەیە و سە و بزانین لافتەکانی دادن چێ جەماعەتی گەیم پاسی لە مەفتەیە جەماعەتی پیسی گەیم پاسی دو یاری وەردەگرن کە تازە باسم کرد ئارا هیستریان تۆڵد لەگەڵ فرۆسپەنگ 2 لەسەر پیسی بەردەستە بۆ کەسانی گەیم پاسیان هەیە و پیسیشیان هەیە و جەماعەتی کۆنسۆڵ و کلاودیش یاریێکی وەک وۆرگرۆف 2 وەردەگرن کە نازانم یاریێتێ بەڕاستی بەڵام لەسەر گەیم پاسی بەردەستە گەیمەرانی پلەیستیشن پلس لە مافتەیە سەرجەم یاریەکانی پلەیستیشن پلس ئەکسترا پریمیەمی بەردەستن دەتوانن داوڵندیان بکەن من هەفتەی ڕابردوش پێشنیازم کرد سێسار یاریەکەی پێشنیاز دەکەم بیکەن یەکیان لەوە دە پلەکی سکوایر یاریی نوێ نمرەکانی باشە چانسە بۆ یاری بچووکانە بدەن نایت ئۆف دە وودز یاریی زۆر خنجیلانەی جوانە چێرنە بڵایت ئەگەر حەزت لە مانەوە لە ژیان و سڤایڤەر و ترسناکە تاقی بکەنەوە ئۆکەی بینە لای هەواڵەکانی پلەیستیشن وە گەورەترین هەواڵی هەفتەیەشم بەڕاستی خەڵکی کەس پلەیستیشن 5 پڕۆی بەدڵ نەبوو تێرجنێ و کرا لافتەکانی ڕابردوو بە منیشەوە منیش زۆر قسەم پێوت بەڵام لە مەفتەیە ئینتەرنێت بە تەواوەتی گۆڕا ئێستا دەڵێن دەمانەوێت لەبەرچی لەبەرەوەی پلەیستیشن لە یادی 30 ساڵەی خۆی کە 30 ساڵە پلەیستیشن بڵاوکراوەتە لە 94 تاوەکو دەگوتە 2024 جا پلەیستیشن کۆلێکشنێک لە کۆنسۆڵەکان بە ڕەنگی ڕەسەم بڵاو دەکاتەوە بە ڕەنگە ڕساسیە بەناوبانکە و لۆگۆی ڕنگدارەکەی پلەیستیشنیش دەگەڕێتەوە جا چەند بەندڵێک لە خۆ دەگری ئەو یادی 30 ساڵە بێگومان بەندڵک گەورەترین بەندڵیش کە لە خۆ بگری پلەیستیشن 5 پڕۆیە کۆنتڕۆلەرێکی دوال سنسە کۆنتڕۆلەرێکی دوال سێز ئێجە لەگەڵ بۆکسێک کەوە جانتایەکەوە کۆنتڕۆلەری پلەیستیشن کۆنتڕۆلەری دوال سێز ئێجەکەی دەخەیتە ناوی لەگەڵ کیبڵەکان و هەندێک ستیکەر تەرتیبات هەمووی بێکەوە بەشەی بەندڵێک بۆ پلەیستیشن 5 پڕ دەفرۆشێ و پلەیستیشن 5 پڕۆیەکەش خۆی هەیکەلەکەی ئەگەر سەیری بکەین ئاتاوە ڕەساسیە سلڤەرە کلاسیکەکەی پلەیستیشن یەکە لۆگۆی ڕنگدارەکەیە سێ خەتەکەی بە ناوەڕاستی داهاتووە لاستیکێکیان پێوە کردووەکو کلاسیک وەرەسەریش نووسراوەکەوە یادی 30 ساڵەیە وەرەسەریش نووسراوەکەوە تەنیا 12300 دانا لە پلەیستیشن 5 پڕۆ بەردەست دەبێت لەو بەندڵە بەردەست دەبێت جگە لە پلەیستیشن 5 پڕۆ بێگومان ستاندەکە و تەرتیباتشی لەگەڵەوە قەپاغێکشی لەگەڵە بەگەر دیسک درایڤەکەت کڕی تەنیا قەپاغ لە دیسک درایڤەکەی بدەیت خۆی دیسک درایڤەکەی لەگەڵ نییە پلەیستیشن پۆرتال بە شێوەی پلەیستیشنی ڕەسەن بڵاو دەکرێتەوە دووبارە بەو ڕەنگە و بێگومان پلەیستیشن 5 ئاساییش سلیمەکەش بە هەمان شێوە خۆی و دەستکەکەی بە بەندڵێک بڵاو دەکرێنەوە و هەر کەسێکی پلەیستیشن 5 پڕۆ پلەیستیشنەکەشی نەوێتن دەتوانێت دەستکەکان بەجیا داوا بکە یان پلەیستیشن پۆرتال بەجیا داوا بکە یان کێبڵەکان بەجیا داواکە یان ستیکەرەکان بەجیا داواکە بەڕاستی زۆر 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 جوانە بەڵام کێشەکەی ئەوەیەکەوە زۆر زۆر مەحدود و سنووردارە تەنیا 12300 دانا لە پلەیستیشن 5 پڕۆیەکە بەردەست دەبی جا لە مانجی 11 بڵاو دەکرد لە 26 مانگەش پیۆردەست پێ دەکەواتە زۆر باسانی ئەو 12000 لە ئۆنلاین بزر دەبی دەگەتە دەستی سکالپەرەکان بە نرخێکی زۆر گرانتر دایانکڕینەوە جاگەر سەیری بەندڵێکی وەکو پلەیستیشن 5 پڕۆیەکە بکەین کە ئەو هەموو شتەی لەگەڵە بێگومان بن لەوەی کەوە نرخی لە 980 بۆ 1000 دلار بەرز دەبێت لەبەر پلەیستیشن 5 پڕۆ خۆی نرخی 700 دلارە دوال سێز ئێج خۆی نرخی 200 دلارە 700 لەگەڵ 200 ئەوە جارێ خۆی دەکاتەن دەکان 900 دلارێک جا ستیکەر و ستاندەکەشی لەگەڵە ئەویان برێن 900 و شتێک دلار نزیک دەبێتەوە لە 1000 دلار نرخی تەبیعی خۆی بەندڵەکەی لەوانەیە بگاتە ئەوەندە من پێشبین دەکەم گاتەوە چکە ئەوەندە ڕادەوەستی بەڕاستێکە بە جیاجیابیان کڕی جا بێگومان لەوانێ پلەیستیشن بە 999 دلار بیفرۆشی بەڵام کڕینی لە دەستی دوو لەوانێ بگاتە 1500 دلار من
پێم وانە لە 1500 کەمتر بی بتوانانی بیکڕێت لەبەرەوەی ژمارەیەک کەمی لە دروست دەکرێت و هەموو خەڵکیش دەیانەوێ کێبڵەکەشی زۆر وجوانە وەکو دەبین وەکو کێبڵی دەستی پلەیستیشن 1 کلاسیکیان لێ کردووە سەرەکەی دیکەکەی USB Type-C لۆگۆیەکە زۆر جوانە ڕەنگەکە زۆر ناوازێ بەڕاستی من دەمەوێت لە ڕۆژ یەکەم هەر کەسێک لە کوردستان تانی دەستی بەدانەیە بگە من دوو وەرەقە گرانتر لێ دەکڕمەوە تۆکەی من نایشێنم دەوانێت هەر لە باگراوەندی خۆم ئەنبۆکسی دەکەم و ئەلێ دای دەنم وەکو جوانێ تا هەتایە بەکاری نهێنم چکە بەڕاستی لە بۆ من ئەستەتیکەکەی دیزاینەکەی مانەوەکەی وەکو خۆی وەکو شتێکەوە شتێکی مێژوویی و گەخو گەنجینەیەکە بەلایمە بە تایبەتی بۆ کەسانی وەکو من کە لە نەوەتەکان پلەیستیشن یەشی ڕەسەنیان هەبووە پلەیستیشن 2یان هەبووە ئەنگ لەگەڵ مێژوە گەورە بوون بۆوان سشی زۆر ناوازە کات خۆی پلەیستیشن لە یادی 20 ساڵ لەبە پلەیستیشن 4 هەمان کاری کرد ئێستا لە بۆ پلەیستیشن 5 هەمان کار دەکات دەستکەکە زۆر جوانە پێمانێت دەستکەکە زۆر گران بیرانە گەستکە بە $100 بتوانێت بەدەستی جوش بیکڕی دوال سێز ئێجەکە ئەویان خۆی نرخی $200 لەوانەیە بە $300 بکڕی پۆرتاڵەکەم ناوێ بەڵام ینی پێم وانێ پۆرتاڵەکە پێویست بێ بیکڕی بەڵام بەڕاستی پڕۆیەکەم خۆم هە بەنیازم بیکڕم جا نازانم بەدەستم دەکەوێت بەدەستم ناکەوێ بەڕاستی شەشی ناوازەیە و لە ئۆنلاینیش کاردانەوێکی زۆر باشی هەبوو هەموو خەڵکی دەڵێن دەمانەوێ و پۆزتیڤ بووز بەڕاستی شێوەیەکی نۆستالژەی هەیە بۆ گەیمەرانی پلەیستیشن و هیواداریشم بگاتە کوردستان بە کەپسی بەبێک ئەوەی بکرێتەوە هەر چەندێک بێ من پارەکەی پێت دەم بەڕاستی چکە من ئامادەمە پارەی پێ بدەم لە جاتی آیفۆن 16 بکڕین ئەوەی بکڕین زۆر ناوازەترە 100% لە بۆ من بێگومان لە هەموو خەڵکی نییە و پێویستیش ناکە بکڕی وەکوتم ئەوە بۆ جەماعەتی کۆلێکتەرە گەرنا کۆنسۆل یاسایی هیچ شێشێنی ئەوە لە بۆ یاریکردن نییە ئەنی یاری پێ دەکری بێگومان نەفسیشتە بەڵام گوناح یاری پێ بکەیت تەنیا وەکو کۆلێکشنێک لەناو معرەزی خۆت هەڵی بگریت چکە من دەمێ معرەزێکی دیکە ئەلێرە دروست بکەم دابنێم هەندێک لەشت بابەتی کۆلێکتینگی زیاتری تێ بخەم وەکو یادگاریەک بۆ 20 ساڵی کە سیر دەکەیەوە کە هەمەشتانت کۆ کردەوە جا بێگومان کاری کۆلێکتەری ئەوەیە کەوا نرخەکان زۆر گرانبی ئەنی ئیشەکان وایە کە نرخەکان زۆر گرانە بۆیش ساڵی جارێک بتوانین شتێکی وا بەدەست بخۆی بەڕاستی زۆر جوانە وا زۆر بە جوانیش لەسەر نووسراوە شتەکان چۆن نییە شتێکی جوانە بەڕاستی و تەنانەت بۆکسەکەش ئەو بۆکسەی کەوا لە ناوی هەندێ ئەگە سەیری بکەین بۆکسەکە شێوەی وەکو پلەیستیشن 1 کلاسیکە بەڵام پێم وایە هەڵەیەکی گەورە هەیە عین بۆ لەبەر ئەگە سەری کۆنسۆلی پلەیستیشن 5 بکەین بۆکسەکەی زۆر جوان نییە وەکو پلەیستیشن سلیم یاسایی یان دەستکەکان یان پۆرتال هیوادارم سۆنی ژمارەیەکی زیاتری بەردەست بخەو بتوانین باساین بەدەست ئۆکەی بێمە لای ستەیت ئۆف پلەی بەڵێ هاوڕێنی خۆشەویستم سۆنی هێشتا شای نەکردیە بەڵام 100% سێشەمەی داهاتوو 24 مانگ ستەیت ئۆف پلەی ئەنجام دەدرێت جایان سێشەمیان چوارشەم 100% ئەنجام دەدرێت لەبەرەوەی جێف گڕەپ زەپێکەری بەناوبانک و بە فەرمیش تقریبا دەتوانین بڵێن ئەو ڕایگەیان لەبەرەوەی پلەیستیشن عادەتی ڕۆژێک پێش دوو ڕۆژ پێش ئەو کاتە ستەیت ئۆف پلەیەکە شادەکەەوە ئەنجام دەدرێت جا ستەیت ئۆف پلەی جارام لە زیاتی شۆکەیز دەبیت کام ساڵەگەوابی شۆکەیسمان نابی کە دوایین شۆکەیز لە سەرەتای 2023 بوو بەهاری 2023 پێمامی دوایین شۆکەیز کرا کە شۆکەیسێکی خراپ بوو کەس بەدڵی نەبوو ئێستا جارام ئەم ساڵ شۆکەیسمان نابی و ستەیت ئۆف پلەیمان دەبی جا لەم ستەیت ئۆف پلەیە بەڕاستی هیوام زۆر بەرز ناکەمەوە لەبەرەوەی بە پێ دەنگۆیان هەبی واتە نەک دەنگۆ دانەیەک هە بۆ فەرمیش ئەویش هۆرایزن زیرۆ دۆن ڕیماستەر دەکرێتەوە لە بۆ پلەیستیشن 5 کە ئەو یاریە پێویستی بە ڕیماستەر نییە لەبەرەوەی لە ساڵی 2017 بڵاوکرێتەوە دەکرێتە ڤێژنی پلەیستیشن 5 کە زۆر بەمعنایە لەبەرەوەی یاریە بەو شێوازە بەناوبانگ نییە و خەڵکی داوای ناکەمن لە ئۆنلاین یەک کۆمنتم نەخوێندەوە بڵێن داوای ئەم یاری دەکەین سۆنی نازانم لە بێیاریان یاریە کۆنەکان ڕیماسە دەکاتە کەشتێکی زۆر ناشرین و ناخۆشە بۆ گەیمەرە جگە لە هۆرایزن زیرۆ دۆن کە ڕیتینگ کرایە لە کۆریە و ڕیتینگەکەش بڵاو کرایەوە هەرچەندە وێبسایتەکە ئێستا لای داوە بەڵام من خۆم بینیم ڕیتینگەکەی بڵاو کرایە هۆرایزن زیرۆ دۆن ڕیماستەر جگە لەوەش دەنگۆ هەیە بەڵام ئەویان هێشتا ئەکیدینە لەبەرەوەی ڕیتینگەکەمان نەبینیوە بەڵام دەنگۆ هەیە دەیزگۆنیش ڕیماستەر بکرێتەوە لە بە پلەیستیشن 5 کە لەبەرچ ئۆکەی لەبەرچ ئەپدێتێکی بنێرە پاچێکی بکە 60 فریم و بەبێ مشکلی لەگە پلەیستیشن 5 و پلەیستیشن 5 پڕۆ کار بکە پێویستی بە ڕیماستەر نییە پێویستی بە $10 $20 $30 نییەکەوە داوا لە گەیمەران دەکەیت یاریی نوێ ئاشا بکە سۆنی جگە لەوەش دەنگۆ هەیەکەوە هەندێک یاری بچوکی ئاشکرا بکرێ یاری مارەتۆنی بەنجی لەوانێت تێدابی لەوانەیە یاریە فێرگەیم کە هەیڤن ستودیۆز دروستی دەکە کە سۆنی ماوەکانی ڕابردوو ستودیۆی کڕیەوە یاخود دروستی کرد ئەمەیبی ئەو یاریانە تێدابی بەڵام باوەڕ ناکەم یاری گەوری تێدابی هیوادارم یاری وەکو گارەڤار کلاسیک گریک مەثۆلۆجی
سەردەمی یۆنان ڕیماستەر بکرێنەوە کۆلێکشن بێنە سە پلەیستێشن 5 ئەندە یاری کلاسیکی پلەیستێشن 2مان هەیە ڕیماستەر بکرێنەوە لەوەی کەوا یاریەکانی پلەی4 ڕیماستەر بکەینەوە یاریەکانی پلەی4 پێی ڕیماستەر نییە بەڕاستی یاریەکانی پلەیستێشن 3 و پلەیستێشن 2 پێویستیان بە ڕیماستەر هەیە نەک پلەی4 یارن خۆی بەردەستە هیچ کێشەیان نییە بۆ ڕیماستەریان دەکەیتەوە ئەگەر ڕیماستەریان دەکەن ڕیمێکیان کە وەکو لاست ئۆف ئەس پارت 1 پارت 2 ڕیماستەرەکە یانی بەس پارت 1 بەڵێ ڕیمێکێکی جوان بوو گرافیک بەرز بوو بەڵام ڕیماستەر پێویست ناکە بە بڕای من بەڵام ستەیت ئۆف پلەی باوەڕ ناکەم زۆر بەقوت بی و پێشبینیەکانیشم زۆر بەرز ناکەمەوە ئەوە دەمەوێت ئەنگۆش پێشبینیتان زۆر بەرز مەکەنەوە هیواتان بەرز مەکەنەوە با بێ هیوانە بن باوەڕ ناکەمەوە ساڵ سۆنی شتێکی وا گەورەی عەرزی هەبێ بەڕاستی عەرزی بکە کە ئەو ساڵەشە پلەیستێشن 5 پڕۆ بڵاو دەکاتەوە کەچی هیچ زیارەکی نییە پلەیستێشن 5 پڕۆی نیشان بدەکەوە چی پێ دەکرێت تەنانەت گاد ئۆف وار ڕاگنەرۆک ناوی لەو لیستەش نییەکەوە لەو یاریانە بیکەوە پلەیستێشن 5 پڕۆ سوود دەتوانەکانی پلەیستێشن 5 پڕۆ نازام سۆنی چۆن فکر دەکاتەوە بەڕاستی و بۆکسی ئاسایی پلەیستێشن 5 پڕۆ ژاشا کرد لە ئۆنلاین شێوەی بۆکسەکە چۆن دەبی بێگومان شێوەکەی ڕەشە لەبەرەوەی دیجیتالیە شوێنی دیسکی نییە واگەر لەسەرەوەش بخوێنیەوە نووسراوە دیسک فری کۆنسۆڵ واتە بە هەموو گەیمەران دەڵێت کە ئەوە دیسکەکەی شوێنی دیسکەکەی لەگەڵ نییە ئەو بۆکسەکەیان جوان نییە بۆکسێکی ئاساییە 4K 120 لەسەر نووسرایە پێما بی لە پشتەکەی لەوانی نووسراوی 8K چونکە بۆ فەرمی یەکەم یاری کە بە کواڵەتی 8K نازم سی فرێمەیە خود چەند لەسەر پلەیستێشن 5 پڕۆی بەردەست دەبی یاری گراند توریزمۆی خۆیەتی یاریەکە بە کواڵەتی 8Kیش لەسەر پلەیستێشن 5 پڕۆی بەردەست دەبی جا بێگومان تەکنۆلۆژیای PSSR بەکاردێنین ئەپسکێل دەکرێتەوە ئینجا دەبێتە 8K بێگومان بەڵام هێشتا بزەبت نازانیت چی دیکە یاری دیکە سوود دەتوانەکانی پلەیستێشن 5 پڕۆ وەردەگرێت بێمە سەر پلەیستێشن 6 بڵێ هەورە لەم هەفتەیە راپۆرتێکی گەورە بڵاوکرایەوە ئەچەند راپۆرتەکە تایبەت نەبووە پلەیستێشن تایبەت بوو بە کۆمپانیای ئینتێل کەوا نەیتوانێت ڕێککەوتن لەگەڵ پلەیستێشن بکە بۆ دروستکردنی پلەیستێشن 6 واتە چیپی ئینتێل بەکاربێ راپۆرتەکەەوە بڵاوکرایەوە بەڵام لۆ ئێمە چ گرینگە پلەیستێشن 6 گرینگە کۆنسۆڵ بەرنامەکەمان تایبەتە بە ڤیدیۆ گەیم لەم هەفتەیە بۆ فەرمی و ئەو راپۆرتێکە بڵاو کرایەوە لایەن چەندین وێبسایتی جیاواز تەنانەت ڕۆیتەرز کە ئاژانسی ڕۆیتەرز گەورەترین ئاژانسی هەواڵی جیهانیە نەک گەیم و تەکنۆلۆژی هەواڵ پشڕاستی کردەوەکەوە AMD لەگەڵ سۆنی ڕێککەوتون پلەیستێشن 6 بەرهەم بهێنن چیپەکە لە بۆ پلەیستێشن 6 دروست بکەن کە بەپێی دەنگۆیەکان بیتن بەپێی راپۆرتەکانی مایکرۆسۆفت بی لە دادگا لە شارەکەی لەگەڵ سۆنی لەگەڵ ئاکتیڤیژنوانە تاوەکو 2027 بۆ 28 پلەیستێشن 6 و ئەکسبۆکسی نوێ لەوانەیە نبینین نەرسنە ئەکسبۆکس پلانەکەیان گۆڕا زووتر بڵاو دەکرێتەوە پێمان وایە 2026 دەبینین بەڵام پلەیستێشن 6 لەوانەیە تاوەکو 2027 یان 28 نەیبینە جا AMD بۆ جارێکی دیکە ڕێکەوتنی لەگەڵ سۆنی کردوێتەوە چیپی پلەیستێشن 5 واتە خەریتەکە لە بۆ پلەیستێشن 6 ئەو دروستی دەکە لە بۆ پلەیستێشن 5 هەر AMD دروستی دەکرد لە بۆ پلەیستێشن 4 هەر AMD دروستی دەکرد واتە دەبێتە سێ جەنەرەیشن سێنەوە AMD لە بۆی دروست دەکە بۆ بێکمان لە بۆ ئەکسبۆکسش دروست دەکە ئینتێل بەنیاز بوو سۆنی بەنیاز لەگەڵ ئینتێل بیکە بەڵام لەگەڵ ئینتێل ڕێک نەکەوت جا بەرهەمهێنانی پلەیستێشن 6 بێگومان لێستاوە دەستی پێکرد نەک لێستاوە لە 2021ەوە پلەیستێشن 6 لە بەرهەمهێنانە خۆی هەروایە کاتێک کۆنسۆڵی بڵاو دەکەیەوە دەست بە ریسەرچ و گەڕان و لێکۆڵینەوە و بەرهەمێنان و دروستکردن تەکنۆلۆژیای نوێ لە بۆ کۆنسۆڵی داهاتوو دەکەی بێگومان بە کەمیە بچووکە تیمەکەت بچووکە بەڵام کە دەگەیتە 2027 دەبێتەوە شتەکانە دامادە بێت بۆیش پێویستی بە 7 ساڵێکە تەنان مارک سەرنی دەڵێ ئێمە دەتوانین کۆنسۆڵێکی نوێ نەوەیەکی نوێ کۆنسۆڵ دروست بکەین بەڵام کێشەمانەوەیە لەو ماوەیە کە کۆنسۆڵێکی نوێ دروست دەکەین ناتوانین یاریی بۆ دروست بکەین ئێستا وای لاتە دروستکردنی یاری زەحمەترا لە دروستکردنی کۆنسۆڵ لەبەر تەکنۆلۆژیا سەریعتر پێش دەکەون جا بێگومان نامەوێت لێستاوە پێشبینی بکەین پلەیستێشن 6 چۆن دەبێت چۆن نابێت کە زۆری ماوە هێشتا پلەیستێشن 5 بەتەواوەتی لە جیهان بڵاو نەبووتەوە هەموو گەیمەرێک دەستی پێ نەگەیشتووە یاخود هەموو یاریەک لەسەر پلەیستێشن 5 و ئەکسبۆکس سیریەس سوودیان لە تواناکانی ئەو دوو کۆنسۆڵ وەرنەگرتووە بێگومان گەورەترین مناقەشە لەسەر پلەیستێشن 6 نرخەکەی دەبی بەڕاستی لەبەرەوەی پلەیستێشن 5 پڕۆ نرخی $700 پلەیستێشن 6 دەبی لە ساڵی 2027 کاتە نرخی چیپ و شتانە دەبێت تۆزە دابەزێ پێشبینیەکان وایە دابەزێ لەوانەیە نرخی بێتە خوارێ بەڵام شتە زۆر زێری ماوە هاوسەرۆکی پلەیستێشن هیدیاکی نشینۆ لەم هەفتەیە لە چاپێکەوتنێکدا باسی ئەوەی کردکەوە دەڵێ ئێمە بەردەوامین لە پەرپێدانی بزنسەکەمان و بڵاوکردنەوەی یاریەکانمان لەسەر PC بەڵام فرۆشی کۆنسۆلی پلەیستێشن و ئیشی بزنسی پلەیستێشن کۆنسۆلی پلەیستێشن هێشتا بنەچە و ڕەچەڵەکی
و گرنگترین لایەنی بزنسە لە بۆ ئێمە واتە هەرگیز واز لە پلەیستیشن نایە. پلەیستیشن تڕۆلێرێکی نوێ لە بۆ یاری ساڵن هیل 2 لە چەناڵی یوتیوبی خۆیان بڵاو کردەوە و لە کۆتاییەکەشی لەسەری نووسرایە also available on PC واتە لەسەر کۆمپیوتەریش بەردەست دەبی not available on other formats until 8th of October 2025. دەڵێ لەسەر کۆمپیوتەر بەردەست دەبی ئەو یاریە ساڵن هیل 2 بەڵام لەسەر کۆنسۆڵەکانی دیکە فۆرماتە بەسی لێرە کۆنسۆلی وەکو ئەکسبۆکسە لەسەر ئەکسبۆکس بەردەست نابی تاوەکو 1 ساڵی دیکە تاوەکو 8 دەی 2025 لە ئینگلیزی و ئەوشتانە ئەوە مانگ زووترە نووسێت ئۆکتۆبەر 8 ئۆکتۆبەری 8 ئۆکتۆبەر ئەوها دەنووسێت لە ئینگلیزی بۆیە دەڵێمان تاوەکو 1 ساڵی دیکە ساڵن هیل 2 ئەکسکلوسیڤ دەبی تایبەت دەبی بە کۆنسۆڵی پلەیستیشن 5 جاخۆ یاریەکەش زۆر نما بڵاو بکرێتەوە لە 8 ئۆکتۆبەر بەردەست دەبێت. بێمە لای بەنجی ئەستودیۆی کەوا سۆنی کێشەیەکی گەوری لەگەڵی هەیە بەرەبەرەوە بمامەدیە دەکەی کا سۆنی لەوانەیە زەرێکی گەورەی کردبی یاخود بەنجی هەندە قسەی ناڕاستی کردبی کاتێک کە سۆنی کۆمپانیای کڕیەوە بەس مهم بەنجی لێستاوە بیر لەوە دەکاتەوە یاریە نوێیەکەی ئەم بەناوی مارەثۆن لە دوای دێستنی کە یاریە بڵاو دەکەنەوە تڕۆلێریشان لە ئۆنلاین هەیە پێشبینیەکان وان یاریەکە نرخی $40 بێ هاوشەوەی کۆنکۆرد و هێڵ دایڤەرس جا $40 لە بۆ یاریەکی مەڵتی پلەیەر گەرچی بەنجیش دروستی بکە کە ستودیۆکی زۆر زەبەلا هەن وەسەر بە پلەیستیشن ئێستا هێشتا ینی گرە و قمارێکی گەورەیە بەڕاستی ئەنجامی بدەن ڕاستە هێڵ دایڤەرس 12 میلیۆن کۆپی لە 3 مانگ لێ فرۆشە پڕفرۆشترین یاری پلەیستیشنە تاوەکو ئێستا لە مێژووی دەلەبەری لەسەر کۆمپیوتەر زۆر بەنام باکمە مارەثۆن دەبی لە هەمان ئازبی لە ڕووی گەیم پلەی وشت هەرچەندە ئەو کەسانی کە تاوەکو دەستیان بە یاریەکە گەیشتووە مەسەن پەرەپێدەرەکانی ناو بەنجی یان ناو سۆنی دەڵێن قسەی پۆزتیفی زۆرە لەسەر واتە خەڵکی زۆر باشە باسی دەکەن ئەو کەسانی کە پەریان پێداوە بەڵام $40 لە بۆ یاری مەڵتیپلەیەر زەحمەتە مەگەر یاریەکە زۆر بەقۆت بکوی هەڵ دایڤەرس دوو نازان و ماینکرافت بە فەرمی ڕاگەیان لە ساڵی داهاتوو ڤێرژنی یاری ماینکرافت لە بۆ پلەیستیشن VR 2 بەردەست دەخەن هەرچەندە خۆی ماینکرافت لەسەر پلەیستیشن VR 1 بەردەستە لەسەر کۆمپیوتەریش بە شێوەی VR بەردەستە یان مێتاکوێست بە شێوەی VR بەردەستە بەڵام لەسەر پلەیستیشن VR 2 بەردەست نییە لە 2025 بەردەستی دەخەن. بێمە لای هەواڵەکانی ئەکسبۆکس و هەواڵی زۆرمان نییە بەڵام پێرەچی هەفتەی داهات و هەواڵی زۆرمان هەبی لە بەرەوەی مایکرۆسۆفت چەند شتێکی هەیە باسی بکە بە تایبەتیش فیل سپێنسەر لە ژاپۆنە لە بۆ کۆنفرانسی گەیم شۆی تۆکیۆ لە ڤیددیوەیەک ڕایگەیاندکەوە ئاگاتان لێبی لە هەفتەی داهاتوو لە پێنجشەمەی داهاتوو سعات تقریبان دەی شەوێ بە کاتیمە لە ژاپۆن فیل سپێنسەر دەڵێ ئێمە چەند شتێکمان هەیە نیشانتانی بدەین جا نازانین شۆکەیسە کۆنفرانسە دیپدایڤە باسی یەک یاریە باسی سنیاریەکە باسی هەشتێکە نازانی بەڵام هەفتەی داهاتوو زانیاری زیاتری سۆ تا هەفتەی داهاتوو هەواڵی ئەکسبۆکسمان لەوانەیە زۆر بێ و دەمێ باسی ئەوش بکەم کەەوە بەفێزدا نۆخولەکێک لە DLC نوێیەکەی یاری ستارفیلدی بڵاو کردەوە لەو نۆخولەکە زۆر معلوماتی نوێیان لەسەر یاریەکە یاشا کرد ماپەکان چۆنە شوێنەکان چۆنە گەیمپلەی چۆنە سیلاح نوێیەکان چییە ئەرکە نوێیەکان چیە چیرۆکە نوێیەکان چیە لە ئۆنلاین لە یوتیوب بەردەستە بنووسن ستارفیلد شارر سپیس DLC ئۆفیشل دیپ دایڤ شتێکی بابەتە بنووسن توان نۆخولەکەکە سیر بکەن و بگمان لەناو چەناڵی ئەکسبۆکسش بەردەستە. بێمە لای هەواڵی یاریەکان گەورەترین هەواڵیشمان بێگومان ئەوەیە کەوا تەیک تووب کۆنفرانسی خاوەن پشکەکانی خۆ خاوەن بەڵێندەرەکانی خۆی ئەنجامدا وەکو 3 مانگ 4 مانگ جارێک ئەنجامی دەدەن و لە نوێترینیشیان باسی ئەوەیان کردکەوە تەیک تو دووبارە پژڕاستی کردەوە کەوا GTA 6 دواناخرێت لە پاییزی 2025 بڵاو دەکرێتەوە جا لافتەکانی داهاتوو دەنگۆ هەبوو لەسەر دواخرانی GTA 6 بەڵام من نمکردە هەواڵ لەبەرەوەی ئاچۆن دەڵێ شتێکی پشت و شتێکی گەوری لە پشت نەبوو یعنی کە بڵێم دەنگۆیەکە معنەی هەیە معنەی نییە زۆری پێنەت و جیسن فرایر قسە لەگەڵ هەندێک لە پەرەپێدەری ڕۆکستار کرد وتیان نەخێڵ یاریەکە دوانەخراوە پاییزی 2025 هێشتا هەدەفی مێ و یاری لێ بڵاو بکەینەوە جا لەمەفتەیە تیک تو ئینتراکتیڤ خاوەنی کۆمپانیای ڕۆکستار بە خاوەن پشکەکانی ڕاگەیاندکەوە بڵێ یاری GTA 6 دوانەخراوە لەسەر پلانی خۆیان بەردەوامن هێشتاش پێیان وایە لە پاییزی 2025 یاری GTA 6 بڵاو دەکرێتەوە بۆیە گەیمەران ئەو قسە و دەنگ و باسانیان زۆر بڵاو کردەوە کە یاری GTA 6 دواخرەیە مەسەلەکەوەی تڕۆلێری دووەم تاوە کەستا بڵاو نەکراوەتەوە بەڵام من پێم وایە لە یادی 12 مانگەی بڵاوبوونەوەی تڕۆلێری GTA 6 پێم وایە تڕۆلێری دووەم بڵاو دەکرد تازەوەی دیهات پێم وانە لە مانجی 9 هیچ تڕۆلێرێک ببینینە مانگە لە مانجی 10 تڕۆلێر ببینی پێم وایە یانجی 11
یان 12 دووەم ترێلەر دەبینین لە بەهاری 2025 گەیم پلەی و دیپ دایڤ ئەو شتانە دەبینین یەک دوو ترێلەری گەیم پلەی یا 4 ترێلەر تقریبا بڵاو دەکەن بۆ گەیم پلەیەکان کە میکانیکی ناو یاریەکە شی دەکەنەوە چیرۆکە تۆزەکشی دەکەنەوە کە باسی دەکەن چناکە شتێکی نوێیان زیاد کردووە و لەوانەیە لە مانجی 6 و 7 و 8 هەندێک مارکتینگ دەست پێ بکەن ئەگەر لەگەڵ پلەیستیشن ڕێککەوتنەکەیان بەتەواوەتی ئەنجامدای مارکتینگی پلەیستیشن دەست پێ دەکەن لە بۆ پرۆیەکەیم لەگەڵ GTA 6 و لە پاییزی 2025 ژیارێکە بڵاو دەکرێتەوە. لەم هەفتەیە چەند وێنەیەکی کات فۆتۆی نینتندۆ سویچ 2 لە ئۆنلاین بڵاو کریا بە کات فۆتۆ ئەو وێنە فریدیانن کەوا دەنێنێنە کارگەکان لەسەر ئەو وێنە فریدیانە پارچەکانی دروست دەکرێم تەبع دەکرێ پرینت دەکرێم و شاشەکە و تەرتیبات شتەکانیشی لە بۆ بەرهەم دێ پێیان دەوترێت کات فۆتۆ هەم ساڵ لە بۆ ئایفۆن و کات فۆتۆیانە دزەی پێ دەکرێت لە بۆ سامسونگ گالاکسی دزەی پێ دەکرێت و بگومان لە بۆ کۆنسۆڵەکانی دزەی پێ دەکرێت جا بەپێی نوێترین دزەپێکردن بی GPU CPUەکەی زۆر بەقوتر دەچاو نیسندۆ یەک و لەوانەیە تاوەکو 12 گیگابایت ڕامیشی لەسەر بی و ئەگەر بە شێوەی بە شێوەی دۆکی ژیاری پێ بکەی واتە لە ناو بۆکسەکەی خۆی دای بنێ لەگەڵ تەلەڤیزۆن کۆنێکتیکەی سەپۆرتی HDMI 2.1 بکە کە ئەوەش مانای ئەوە دەدا بە ئاسانی سەپۆرتی 4K دەکە و تاوەکو ئێستا بزەبت نازانین کە یاشا دەکرێت بەڵام نیچیندۆ بە فەرمی ڕاگەیاندووە لە سەروی مانجی چواری 2025 کۆنسۆڵ ئاشا دەکرێتەوە تاوەکو مانجی چواری 2025 ئەوە بڵاو ناکرێتەوە ببوورنەکە ئاشا دەکرێت پێشبینیەکانوان لە مانگێک بۆ مانگەی دیکە ئاشکرا بکرێت و لە مانجی 5 یان کۆتایی 4 2025 بەردەست بێمە لای EA کۆنفرانسێکی گەورەیان ئەنجامدا لە بۆ خاوەن پشکەکان و بڕاشکاوانش باسی یاری داهاتی باتڵفیلدیان کرد و بە فەرمی ڕانگەیانکەوە باتڵفیلدی داهاتوو لە فول پرۆدەکشنە واتە لە بەرەمێنانی تەواوە و زۆر زانیاریشان لەسەر یاریەکەی بڵاو کردەوەکەوە بەڕاستی گەیمەرانی دڵخۆش کرد بەتایبەتی یەکێکی وەکو من کە من عاشقی باتڵفیلد 3 باتڵفیلد 4 باتڵفیلد 1 باتڵفیلد 5 ئۆکەی بوو بەڵام 42 زۆر خراپ بوو دەڵێ دەگەڕێینەوە ڕەسەڵەکی خۆمان کە بستایلی باتڵفیلد 3 و 4 دەگەڕێنەوە سەردەمی مۆدرن واتە سەردەمی ئێستاە یاریەکە ئاشەوەی 42 بەڵام سەردەمی ئێستا نەخشە گەورە سەد یاریزانەکان نامینێ بەڵکو دەبتەوە 64 32 بەرامبەر 32 کە ناوازە و نازدارە و سیستمی سپێشەڵست کۆتایی پێ هات کلاس دەگەڕێتەوە کە لە 2022 سپێشەڵستیان ئاشا کرد کە زۆر وێران بوو سپێشەڵست شتێکی زۆر ناخۆشە هەندێک گەیمەر بەدڵیان بوو بێگومان بەڵام منیش بەدڵم نەبوو کلاس باشترە لە کلاسی تۆ دەتوانی بە ئینفرمری بە مێدیک یان بە سنایپەر ینی بە سپۆرت دەتوانین لەو کلاسانە دانەیەک بە خۆتەڵ بژێری و ئیدی پێویست ناکە شتەکان تاڵ تێکەڵبی ئەگە بە سپۆرت یاری بکەی بۆ نمونە فیشەکەت زیاد پێ دەتوانین فیشەک بدەی یاریزانەکانی دیکە بە مێدیک یاری بکەی خوێنت بەردەوام پێ دەتوانین خوێن بەخشیە تەندروستی بەخشێ یاریزانەکانی دیکە و بۆ منە کلاسەکان بزەب لە بیرنیە بەڵام پێم یەکەمیشان زیاتر تاقەکردنە چەکەی باشترت پێ و بێگومان سنایپەری شتەیە کەوا لەوێ ئیشی سنایپ دەکەی زیاتر و ئەو کەرستانی پێێتە تایبەت دەکەی بە ئیشی سنایپ کردن کلاس باشتر لە باتڵفیلدی و باتڵفیلد بە کلاسی ناستە و سە دەگەڕێتەوە بۆ دڵخۆشم کە دەگەڕێتەوە و دەڵێ فول پرۆداکشن لە سەرای ئەم ساڵە دەستی پێکردووە ڕێنگان لە 2025 لە بیدات 2025 پلەی تێستی یاریەکە دەست پێ دەکەوە تا هەندێک لە گەیمەران دەتوان یاریەکە تاقیکەنەوە دەڵێ بێتای زۆر بەردەست دەکەن تاوەکو یاریەک بێ بەدڵی هەمووان بێ هیواداریشم بەدڵی هەمووان بێ و گەیمەرانی زۆر دڵخۆشن هیوادارم EA و جارم کارەکە بە تەواوەتی بکە جگە لە باتڵفیلد بە فەرمی ڕانگەیان کەەوە یاری ستار وارز جێدای سێم بەشی لە بۆ دروست دەکری و دوایین بەشش دەبی واتە دەبێتە تریلۆجی بەش یەکەمی بە ناوی ستار وارز جێدای فۆڵن ئۆردەر بوو بەشی دووەمە ناوی سوروایڤەر بوو بەشی سێمی هێشتا ناوەکەی نازانین بەڵام دەڵێن دوایین یاری دەبی ئەوە دڵخۆشم کەەوە کۆتایی بەم چیرۆکە دێنن چکە پێویستی بە کۆتایی هێنەگەڵا بەجێ بێڵدرێ لەما کاتدا هەردوو یاری زۆر ناوازە ڕۆکساپ لە دوای چەند ساڵ 7 ساڵێک ئەپدێتێکی گەورەی لە بۆ یاری GTA 5 لەسەر کۆمپیوتەر نردجا بەشە لە فایلەکانی ئەپدێت کردێتەوە لە بۆ ئەوی ئەنتی چیت بەقوتر بکەن هەرچەندە یەکسەر بایپاس کرا بەڵام چەند فۆلدرێکی نوێ دۆزرایە وەرە ناو لانچەری ڕۆکستاری یەک لەوانەیە بە ناوی ئەمریکاس کۆدنێمی یاری GTA 6 لە بۆ ڕۆکستاری زەو بام قەستە بەمەبەستە بێگومان GTA 6 لەسەر PC بەردەست نامی یەکسەر وەختی دەوێت لەوانەیە دوای ساڵێک بەردەزی بەس مهم فۆلدەرەکە دروستکراوە بە ناوی ئەمریکاس کە بێگومان فۆلدەری GTA 6 دەبین جگەلەوە GTA 3 Definitive Edition GTA 4 GTA San Andreas Definitive Edition GTA 5 GTA 5 Gen 9 کەەوە نوێترین ڤێرژنی یاریەکەی لەسەر PlayStation 5 Xbox Series پێرەچیکەوە بێتە سەر PCش ئازە نازم ئەبدێتەکە چ دەبن GTA Vice City Definitive Edition LA Noir VR
بگمان فۆڵدەری لەنچەرمان هەیە ماکس پین 3 ئەوانە بەردەستن بەڵام Red Dead Redemption بەشی یەکەمی Red Dead Redemption فۆڵدەرەکەی هەیە واتە بەم زوانە ڕۆکستەر ئاشای دەکەکەوە یاری Red Dead Redemption دێتە سەر PC کە دڵخۆشم Red Dead Redemption 2 بێگومان لەگەڵ سۆشەل کڵاب و لەگەڵ فایلی TBOGT کە فایلەکە بەردامە ناو لانچەرەکان هەیە جا Red Dead Redemption لەگەڵ ئەمریکاس Red Dead Redemption بێگومان دەزانین کەوا دێ لە بەروی لە ناو ستیمیش لە باکەندی ستیمی ئێستا بەردەستە بەڵام یاریەکەش تا بڵاو نەکراوەتەوە بەم زوانە ئاشا دەکرێم و هیوادارم بە زووترین کات گەیمەرانی پیسیش بتوان یاری Red Dead Redemption بەردەست بکەن و چاوەڕێی مۆدەکانم کەوا یاریەکە بکەنە ئەکبەر کوالەتی بەرز DLC نوێ لە بۆ یاری Black Myth Wukong لە بەرمێنانە و ئەو DLC دەبێت یەکەم DLC لە بۆ یاریەکە و Game Science ڕاگەیاندکەوە لە سەرەتای 2025 بەردەستی دەخەن لە دوای ساڵی نوێ چینی کە ساڵی نوێ چینی لە 29 مانجی 2025 دەبێت لە دوای ساڵی تەبیعی زاینیە جا بزەبت نازانین چی دەبێت چی دەبێت بەڵام پێشبینیەکان وان بە خۆشم پێشبین دەکەم هەندێک بۆسی نوێ تێتا بێ هەندێک لە چیرۆک کەشتۆزێک دەستکاریەک بگرێت هەندێک شتی نوێ لە خۆ بگرێت یاری Lies of P DLC لە بەرمێنانەوە دەرێنێت یاریەکەش ڕاگەیاندکەوە ئەمە یەکەم سکرینشۆتی DLC نوێیەکەیە و ڕاگەیاندێکەوە هێشتا ماوە ئاشکرای بکەن بەڵام ئەمە یەکەم ئارتوەرکە و یەکەم وێنەیە لە DLC-ەکە وەکو دەبینین تاوەرێکی گەورەتیدا لەوانەیە تاوەرە بۆسێکی گەورەتیدا بێ و بگومان ناوچەکەش تەواو نوێ دەبی Lies of P بەڕاستی بەشێکی دیکەشی لە بەرمێنانە بەڵام نەبووتە فەرمی تێنیا لە زین لە بەرمێنانە بەپێی هەندێک جۆبلیست شت بێ یاریەکە سەرکەوتون نەبوو بۆ ئاستەی بڵین یاریەکە هەموو گەیمەران ئەنجامیان دەچکە قورسەکەی زیاد لە عەد بێمەعنەیە مەسەرەن زۆر دەیەوێت لاسایی Elden Ring و یاریەکانی سۆڵزای بکاتەوە لەوەی کەوا بێحەد قورس بی بەڵام لە هەمان کاتدا Elden Ring و یاریەکانی سۆڵسی قورسن بەڵام حەقە واتە مثلا قورسەکەی بە شێوەیەکەوە تۆ دەتوانی خۆت بە خۆتکەی ئینجابچی شەڕیان لەگەڵ بکەی نەک تەنیا حرەکەی بۆسەکان لەبەرکەی تێم دەگەین مەبەستە وایە ینی عەدالەتن بەڵام ئەمەیان بە بێ عەدالەتی بێمەعنا قورسە یعنی مەجالێکی وای تێدانیە خۆت بە خۆتکەی لەگەڵ بۆسەک شەڕ بکەی من Elden Ringم 2000 تاوا کردەوە کە یەکێک لە یارە قورسەکان ناتوانم Lies of P بە ئیسراحەت بکەم کە دەشی کەم هەست دەکەم تەعزیب دەدرێم لەوەی کەوام چێژ لە قورسەکەی وەربگرم بۆی زۆر کەیفم بە یاریەکە نەهات وەکو گەیمپڵەی گەرچی جیهانەکەشی زۆر جوانە هیوادارم تۆزە یاریەکە نرفی بکەن ئاسانتری بکەن نتیندۆ یاری پاڵوەردی دادگا بەهۆی ئەوەی دەڵێ یاری پاڵوەرد لاسایی پۆکمۆنی کردیتەوە و بێگومان لاسایی کردیتەوە بەڵام ناوی پۆکمۆنیان بەکار نەهینایە و نتیندۆش نەخشە زۆر بێمەعنا و شتەکانیان قورس و ئاڵۆز کردیان هیوادارم لە دادگا بدۆڕێنەوە جارە نەک بیبن هەفتەی ڕابردوو باسیەوەم کرد کە یاریی نوێی فلاپی بەرد لە بەرمێنانە و لە 2025 بڵاو دەکردێت جا قسەکان وابوون کەوا هەواداران توانی بیان مافی یاریەکە لە دروستکەری یاریەکە بکڕن بەڵام دروستکەری یاریەکە بە جواب هات وتی نەخێر لە منیان نەکڕیتەوە لە دادگا نەمتوانی بوو کۆپیڕایتی فلاپی بەرد نوێ بکەمەوە لە بەروی لە بیرم کردبوو هەندێک کەسە ساوان لە دادگا کۆپیڕایتەکەیان بەنای خۆیان کردووە کە شتێکی یاساییە بەڵام دەڵێ ئاگادار بن ئەمە ئەو کەسانێک کە یاریەکەیان بردووە جەماعەتی کریپتۆن واتە فرتوفێڵی زۆر دەخەنە ناوی واتە NFT و مەسەلەی کۆین و مۆین و شتی قۆڕ بێمەعنای ئەو شتە حرامە قومارە پیسانە دەخەنە ناوی کە لەناو یاریەکان شتی زۆر بێمەعنە دو هەواڵشم بە باسی یاری Darksiders 2 بکەم دیفەرنتیڤ ئەدیشنەکەی لە بۆ PlayStation 5 و Xbox Series X و S بڵاو دەکرێتەوە لە 15 ئۆکتۆبری 2024 نرخی یاریەکە $60 دەی بۆ کەسانی کیفیان بە Darksiders دێ بەش یەکەم و دووەم سێم بەشێکم لێکردوون کاتی خۆی کە دەمامود زۆر بەگار و واری دەچی بەڵام ستایل تایبەت بەخۆی هەیە بێگومان Darksiders یاریەکان خرابین بەڵام بێگومان زۆر زەبەلاهێش ئەو خۆشەویستانم هیوادارم ڤیدیۆەکەتان بەدڵ بیت کاتەکەم دگمەی لایکە سبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە ئەڵقەیەکی دیکە یان ڤیدیۆیەکی دیکەی جیاواز چاوتان ماز دەکەم تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ